پاشای کور باجری خوش میرا دلالی سیواسور اوان دوست جانا جان شاری پاشای کور باجری خوش میرا دلالی سیواسور اوتوفا طبعا لسالي امريكا وبيرم دي يعني لزماني ارين لزماني سيتافندي بكار هاتيا بس كامل وبيرم ديتن لشيستو شش وشيستو عفت وشيستو هش شيستو نوي امن دقد ابويم يعني كهم زاري وصار سوي مسطو بلام امن شش كشم نقول بيش قالوا بربانجي بالشيني او باشي وانيش اگر دبور او جيجنا شوي جيجنا سيتو في اتقاندن لپاشی و ئەوە یعنی لە بەرە پێشی مەلاژ بانگ بداتم ئەوەی نوێژی جێژنێ بکرێ یعنی خودبە بدرێ ئەوە خەڵک ئەسو تەکبیرە لێبدا هەنگی سێ تۆپێ تەقاندی کە عەلا ئەساس ئەوە بۆ جێژرا ئەو ساڵ ئێستانێ کە لە سەری نووسرا ساڵی 1203 کۆچی یعنی ئەکاتە تەقریبا 814 وانە 1814 و 16 لەو دەورانە بووە ئەو تۆپەکە ئەوەل تۆپ کە دروست کرێ طبعا ئەو تۆپانەی لۆ شەڕی دروست کردینە هەروەکو پێم گوتی کە وەستارەجەبی نارتە رووسیای فێری ئەوەی بیوهاترێرە ئەو کارگەی دانەیە لێرانە وەستا ئەوە میر محەممەد بەک پەلی هاوێتی ینی خۆی فراوان کردیە میرنیشتەکەی گەورە کردیا ئەنی بەرەو ڕۆیە تا دیار بەکر و وانێ وانە هەموو گرتێ لەو لای چوە تا سوورداش و منتیقانە هەموو گرتیا لەو لای هەتا نزیک ورمێ و مەهابات و ئانێ هەموو گرتی ینی لەبەر ئەوەی کە خۆشی ئەوە کردێ دەبێت چەکەکی بە قۆت شێوی ئەو زمانیش چەک ئەو ئەتۆپانە بووە ئەو تۆپانش گولیان هەبووە ئەو گولانە کون بووە کە دەی هاوێت ینی مەدایەکی زۆرە ڕۆی ینی ئەرێ 2 کیلۆمەتر 3 کیلۆمەترە ڕۆیە ئەو گولە تۆپانە زابەوەی ینی هەم جێشەکە زۆر ترسە هەم ینی سەرکەوتنی هینە بەسەر جێشی دژمنی میرنشینی سۆران یەکێکە لەو میرنشینانەی کە لە سەدەی هەژدا لە کوردستان دروست بووە لە بتوانویەتی 21 میرنشینێک لە دوایەک فەرمانڕەوایەتی ئەو میرنشینەی بکەن کە بەناوبانگترینیان میر محەممەدی ڕوانزی بووە کە لە ساڵی 1913 هەتا 1930 فەرمانڕەوایەتی ئەو میرنشینێک کردیا میر محەممەد گرنگێکی زۆری داوە بە دەسەڵات فراوانکردنی دەسەڵاتی خۆی و میرنشینەکەی یەک لە کارە گرنگ و بەناوبانگەکانی ئەو میرەی دروستکردنی یان گرنجیدان بە دروستکردنی تۆپخانە و جبەخانە و خەنجەر و بۆ ئەو مەبەستەش بانجی کەسایەتێکی کرد لە ڕواندز کە کاتی خۆی ئاسنگەر بوو بە ناوی وەسارەزەب وەسارەزەب هات بە هاوکاری چەند کرێکارێکی کە یەک لەو کرێکارانە بە ناوی خانگلێدان بوو لە شاری ورمێ ئیرانیان هینابوو سەرپەرشتی کرێکارەکانی دروستکردنی ئەو تۆپەیە کرد مێژووی دروستکردنی ئەو تۆپەیە وەکو یەکەم تۆپ دەگەڕێتەوە بۆ ساڵی 1940 ئەو کات یەکەم تۆپ دروست کرا بە سێ قەبارە جیاواز بوون 2 قەنتار و 4 قەنتار و 6 قەنتار ئەو دوای ئەوە لە ساڵ 1916 دروستکردنی تۆپەکان ژمارەیان زیاتر کرا لە زۆربەی سەرچاوەکان باسەکارێ زیاتر لە 200 تۆپ بوو هەندێکیان ئەرێن 222 تۆپ بوو ئەو تۆپانە لاگەر هێرشی عوسمانیەکان کە هێرشیان هینا بۆ سەر میرنشینی سۆران لە ساڵی 1936 بە پێی سەرچاوەکان ئەرێن تۆپەکانیان هەرداکتا ناو خەرەندی ڕوانزی ناو ئاوی بەڵام پێم وایە ئەوە شتێکی زۆر دوورە لە ڕاستی وایە تۆپەکانیان هەردا دوو لەو تۆپانە لەلایەن سەیتەهای شەمزینی کە یەکەم قایمقامی ڕواندز بووە دەرهێنراون کە ئەوەی ئێستا لە پێشچاونەیەکێک لەو تۆپانە تۆپەکەی تریش ناردرایتە بەغدا لە پێش وەزارەتی بەرگری لە عێراق دانرایە ئەو تۆپەی کە لێرە دانرایە ڕەمزێکی ئەو شارەیە لە کاتی خۆی کە دروست کرایە دوو ئامانجی سەرچیە بوو هەم ئاشتی هەم سیاسی لەلایەنە ئاشتەکەی کاتی خۆی بەکار هاتیە لە مانجی ڕەمەزان بۆ بەربانگشکانەوە و هەروەها لە جێژنە نەتەوەی و ئاینەکانیش لەلایەنە سیاسەکەش سوودی و لێوەرگیرایە لە بەکارهێنانی بەرامبەر بە دەوڵەتی عوسمانی دەوڵەتی ڕووسەکان زۆربەی سەرچاوەکان ئەرێن ڕووسەکان دروستکەری ئەو بەشێک ینی ڕۆلیان هەبوو لە دروستکردنی ئەو تۆپانە کە هاتینە ئێریان داگیر کردیا ئەو تۆپانیان هەندێک لەکە خۆیان بردیتەوە نەوەک هەریان دابیتە ناو خەرەندی ڕوانزی ئەمن وەکو قوتابیەک وەکو مامەستا قەناعەتم زیاتر بۆ قسەیە لەبەرەوەی ئەگەر تۆپەکانیان هەردابیتە ناو خەرەندی خۆ ئەکرێت لە شوێنێکی ئەو تۆپانە دیدرا بنەوە یا لە شوێنێکی کە دێ لەسەوە سەر و باریەکەوی بزانین ئەو تۆپانە بەرام دیارە هەندێکیان ڕووسەکان دەگە خۆی بردیا میر محەممەد کە باسم کرد یەکێکە لە میرە بەناوبانگەکانی میرنشینی سۆران گرنگێکی زۆری دایە بە دروستکردنی جبەخانە بە دروستکردنی شمشێر دروستکردنی کارخانەی بەناوبانجی هەبووە لەو گوندەی کە
ئەو کات گوند بە گوندی کاولەکان ئێسایەکە کە لە گەڕەکەەکانی ڕوانز بە ناوی گەڕش پاشای گەورە ڕەوان دووت شارێ من خەو خۆشە لە فەخلاتە ڕەوان دووت شارێ من خەو خۆشە لە فەخلاتە دێمینی سەر بێلن بۆ من هەر دوژیانی دێمینی سەر بێلن بۆ من هەر دوژیانی